خۆ لە گوناه و تاوان پاراست با دوای مانگی ڕەمەزان ئەم مانگە فێری ئەومان بکە هەر کاتێک کە ویستمان دەست بۆ حرامێک بەرین بۆ گوناه و تاوانێک بەرین ئەومان بیرکەوێتە کە خوای گەورە ئاگاداری ئێمەیە هەروەکو چۆن ئاگاداری ئێمەیە ئەو قومە ئاوە دەخۆینەوە ئەو گڵاسە ئاوە دەخۆینەوە ئاواش ئاگاداری ئێمەیە کەواتە مراقەبەی خوامان فێر دەکات ئەگەر ئینسان هەستی بەوە کرد خوای گەورە چاودێرە بەسەریەوە مراقیب و ئاگادارە بەسەریەوە مراقەبەی دەکا و ئاگادارە و هیچ شتێکی لێ بەزر نابێ زیاتر خۆی لە گوناه و تاوان دەپارێزێ بۆیە کاتێک کە تەنها دەبیتەوە لە تاریکی شەودا لە غورفەیەکدا بەتەنها خۆ دانیشتویتە دەرگا داخستووە پەردەکانت پێوە داوە فاستحی من نظر الإلهی شەرم لە خوای پەروەردگار بکە وقل لها إن الذي خلق الظلام يراني مەڵێ تەنهام مەڵێ کەس نامبینی ئەو خوای کە تاریکی دروست کردووە تۆ دەبینێت لای خوای گەورە تاریکی و ڕۆشنایی هیچ جیاوازێکی نییە کەواتە کاتێک کە تەنهایی حەز بە مراقەبە و چاودێری خوا بکە کاتێک کە دەتەوێت گوناهێک بکەی سەرپێچیە بکەی سەرکەشیە بکەی شەرم لە خوا بکە زانایانی پێشوو ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێت لە کاتی تەنهاییدا زۆر لە خوا ترسان کاتێک کە تەنها بوون زیاتر تەقوای خوایان دەکرد بۆیە خوای گەورە بەرزیانی کردەوە بڵندیانی کردەوە ئەمە مانگی ڕەمەزان فێرمان دەکا وریابن لە خوا بترسن لە کاتی تەنهاییدا شەرم لە خوا بکەن چونکە ئین الذین یەخشەون رەبەهم بالغەیب لهم مغفرة وأجر كبير ئەو کەسانەی لە خوا ئەترسن لە کاتی تەنهاییدا لهم مغفرة لەلایەنی خوای پەروەردگارەوە بۆیان هەیە لێخۆشبوون خوا لیان خۆش دەبێت کەواتە ئەو کاتێک کە تۆت بە تەنهایی لە خوا ئەترسی هۆکارێکە بۆی کە خوای گەورە لێت خۆش بێت وأجر كبير بۆشت هەیە ئەجر و پاداشتێکی زۆر گەورە ئەجر و پاداشتێک خوای گەورە بە گەورە ناوی بەرێز زۆر گەورەیە کەواتە ئەو کاتێک کە تەنهایی شەرم لە خوا بکە کە ئینسان شەرمی لە خوا کرد لە تەنهاییدا خۆشەویستی خوا لە دڵی دابوو لە کاتی تەنهاییدا ترسی خوا لە دڵی دابوو لە کاتی تەنهاییدا ئەو دڵە زۆر مرتاحە بێ ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ وەڵڵاهی هەندێ جار ترسی خوا وام لێ دەکات خواردن و خواردنەوە پێ ناخورێت وەڵڵاهی ناتوانم بیخۆم ئەوە فێری چیمان دەکات مانگی ڕەمەزان فێری ئەومان دەکات لە خوا بترسین تەقوای خوا بکەین ئەم مانگە خوای گەورە بۆ ئێمەی داناوە خێر و بەرەکەتێکە لە دەستمان دەرئەچێت چەندەها کەس و ئازیز و خۆشەویستمان هەبوو بەخوا خەڵکە بوو پارەکە لە مزگەوتەکان لەگەڵ ئێمان نوێژێ کرد لەگەڵ ئێمەدا ڕۆژویان کرد تەراویحیان کرد بەڵام ئێستا لەکوێیان لەژێر خۆڵدان خوا لیان خۆش بێت ئەوانشی کە لەگەڵ ئێمەدا تەراویحیان نەکرد و نوێژیان نەکرد و ڕۆژوشیان نەگرت و مردیشن ئەوانیش بە هەمان شێوە ڕۆشتن کۆتا ڕەمەزانیان بوو بۆ هەندێک کەسی تریش کە ئێستا لە مزگەوتەکانە تەراویح دەکەن ئەمە کۆتا ڕەمەزانیانە کێ دەڵێ من و تۆشی تیانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جوبرەئیل هات بۆ لای سەلامی خوای لەسەر بێ فەرمووی ئەو کەسەی مانگی ڕەمەزان بەسەریدا تێدەپەڕێ خوای گەورە لێی خۆش نابێ یا ڕەبی لە ڕەحمی خوا بە دوور بێ خوایە لە ڕەحمی خۆت بە دووری کە ئەی محەممەد صلی الله علیه وسلم بڵێ ئامین پێغەمبەری خوایش فەرمی صلی الله علیه وسلم ئامین یاخوا ئەو کەسەی ئەم مانگی ڕەمەزانی نەکردە هۆکارێک بۆی خوا لێی خۆش بێ خوای گەورە لە ڕەحمی خۆی بە دووری کات فأبعده الله خوای گەورە دووری خاتەوە لە ڕەحمی خۆی جا بە ئەم مانگی ڕەمەزانە بکەینە سەبەب و هۆکارێک پشتیوان بەخوا بۆی کە خوای گەورە لێمان خۆش بێ ئەزانین لەم هەموو شەوی مانگی ڕەمەزاندا هەموو شەوێک لە شەوەکانی ئەم مانگە پیرۆزە خوای گەورە بڕیار دەردەکات ئەم شەو ئەوەندە کەس لە ئاگری جەهەنەم ڕزگاری بوو ئەم شەو ئەوەندە کەس ڕزگاری بوو لە ئافرەتان و لە پیاوان کەسانێک پار و پێرا ڕزگاریان بوو لە جەهەنەم کەسانێک شەیە ئەم ساڵ کەسانێتر هەیە ساڵێتن بەردەوام خوای گەورە لە هەموو شەوێکی مانگی پیرۆزی ڕەمەزاندا کۆمەڵە کەسێک ڕزگار دەکات لە ئاگری جەهەنەم کە خوای گەورەش بڕیاریدا فڵان کەسی کوڕی فڵان کەس فڵان کەسی کچی فڵان کەس لە جەهەنەم ڕزگاری بوو تەواو
ئەیتر جارێتر ئاگری جەهەنەم نابینێ ئەو وعدی خوایە وعدە خلاف نابێ جا کێ دەڵێ ئێمە لە هەتا ئێستا ئەم چەند ڕەمەزانە کێ دەڵێ ئێمە تیا بووینە بۆیە بەردەوام بڵێ خوایە گیان لەو کەسانەم بگێڕی کە لەم مانگەدا لێم خۆش دەبیت جا خۆ ئەگەر کەسێک بەرام عافاتی خوا نەکەوێ خەسارەتمەندە دۆڕاوە بۆیە ئەم مانگە پیرۆزە فێرمانی کرد لە خوا بترسین مراقەبەی خوا بکەین با ئێمەش مراقەبەی خوا بکەین چاودێری خوا کاتێک کە بەسەرمانەوە هەستی پێ بکەین ئەو کاتە دڵمان خۆش دەبێت کاتێک کە بۆ خوای گەورە ژیانمان سەرف دەکەین ئەو کاتە دڵمان خۆش دەبێت کە بۆ خوا دەژین خۆشترین ژیان لەم دنیادا ئەوەیە کە ئینسان ژیانی هەمووی بۆ خوا بێت وەڵاهی کاتێک کە لە شەوێکی تاریکدا خەڵکی خەوتووە خەڵکی بە ئاگا نییە تۆ هەڵ ئەسیت لەسەر جێگاکەت بەجێ دەهێڵی خێزانت بەجێ دەهێڵی ئەوەی کە خێزانی هەیە هەڵ ئەسی دەزیێن ژێ دەگری بەو شەوە تاریکە خەڵکشتی خەوتووە پێش بانگی بەیانی ڕوو دەکەیتە خوای گەورە و نوێژی بۆ دەکەیت و سەژدەی بۆ ئەبەی بە کوڵ دەگریت دەڵێ خوایە لێم خۆش بە چونکە خوای گەورە دەفەرمێ من يستغفروني فأغفر له کێ داوای لێ خۆشبوونم لێیەکە ئەم شەو هەموو شەوێک لە شەوەکان غەیری ڕەمەزانیش کە تۆ شەو نوێژ دەکەی لە سەیەکی شەودا کێ داوای لێ خۆشبوون دەکا حتا لێ خۆش بم جا لەو کەسە ئیمان زەعیفتر هەیە ئالەو کات و ساتەدا خوای گەورە دەفەرمی کێ داوای لێ خۆشبوون دەکات تا لێ خۆش بم تۆ بخەوتویتە کەواتە تۆ گرنگ نییە بەلاتەوە قیامەت زۆر بەلاتەوە گرنگ نییە بەلاتەوە گرنگ نییە خوا لێت خۆش بێ ئالەو کاتەدا کە تۆ شەو نوێژ دەکەی بە گریانەوە داوای لێ خۆشبوون لە خوا دەکەی سوێن بەخوا ئەو دڵت ئەمەندە خۆشە بە هەزارها دەوڵەمەند ئەوەنەی تۆ دڵی خۆش نییە کاتێک کە تۆ بە گریانەوە داوای لێ خۆشبوون لە خوا دەکەی بە گریانەوە دەڵی خوایە سپاس بۆ تۆ کە من وام لێ هات بتوانم لەم شەوە تاریکەدا خەریکی خواپەرستی بم و بەندایەتی خۆم بسەلمێنم بۆ پەروەردگاری خۆم کە ئەڵڵایە کەواتە خۆشەویستان مانگی پیرۆزی ڕەمەزان فێرمانی کرد لە خوا بترسین تەقوای خوا بکەین دەیە هاو خاڵی گرنگ هەیە کە مانگی ڕەمەزان فێرمان دەکات بەڵام ئەوەی کە من تەنها بەسم و ئەمڕۆ تەنها ئەوەیە کە ڕەمانگی پیرۆزی ڕەمەزان فێرمانی کرد تەقوای خوا بکەین فێرمانی کرد لە خوا بترسین با دوای مانگی ڕەمەزانیش ئەو تۆبەی کە کردومانە بەردەوام بین لەسەری ئەو وعد و پەیمانەی کە بە خوای گەورەمان داوە ئیاکە نەعبود خوایە بەس عیبادەت بۆ تۆ دەکەین با وعدەکەی خۆمان جێبەجێکەین دوای مانگی ڕەمەزانیش بەردەوام بین لەسەر عیبادەت و خواپەرستی بە ئومێدی ئەوەی خوای گەورە لە دوای مردنمان دڵخۆشمان کات إن هذا كان لكم جزاء کە خوای گەورە ئاهلی بەهەشت دەخاتە بەهەشتەوە پێیان دەفەرمێ ئەمە پاداشتی کردەوەکانی ئێوەیە کە لە دنیا ئەنجامتاندا ئەمە پاداشتی نوێژەکانتانە ڕۆژەکانتانە قورئان خوێندنەکانتانە زیکر و عیبادەتەکانتانە وەکانە سەعیوکم مەشکوورە ئەوەی کە لە دنیادا ئێوە هەوڵتاندا ئەو کۆششەی کە ئێوە لە دنیادا کردتان لە عیبادەت و لە خواپەرستی ئەوە سپاسی دەکرێت واتە خوای پەروەردگار سپاست دەکات خوای گەورە ناز و نیعمەتەکانی خۆی دەڕژێنێ بەسەر تۆدا ڕۆژێک دێت پاداشتی ئەو عیبادەتانی کە ئێستا کردوتە پشتیوان بە خواوەری دەگری ڕۆژێک دێت دەڕۆیتە بەهەشتەوە بە ئیزنی خوا ئەگەر لە دنیادا خوات ناسی بێ پێت ئەوترێ فڵان کەس ئەم قەسرانە و ئەم ڤێلایەنە ئەم شوێنە خۆش و دارستان و ئەم هەموو خێزانە جوان و نازدارە پاداشتی نوێژەکانتە ئەوەی نوێژی جەماعەتەکەتە ئەوەی ڕۆژەکانتە ئەوەی شەو نوێژەکەتە ئەوەی خێر و سەدەقەتەکەت کە لە دنیادا ئەنجامت داوە ئەو کاتە دڵخۆش دەبیت دڵی خۆزگایە زیاتر خۆمان دوو کردایە زیاتر لە دنیادا خۆمان هیلاک بکردایە ئەمڕۆ دەتوانیت خۆتمان دووکەی پشتیوان بەخوا لە دوای مردن دڵخۆش دەبیت بۆی ئینشاءڵڵا بە تەقوای خوا بکەین لە خوا بترسین ترسی خوا بەردەوام با لە دڵمانە بێ ئەو کاتە کە ترسی خوا لە دڵمانە جێگیر بوو ئیتر دڵمان زۆر خۆش دەبێت دڵمان زۆر مرتاحە بێت سبحان الله هەر شتێک لێی بترسی دڵت نامرتاح دەکات لە هەر شتێک بترسی نامرتاحە بیبێ بەڵام ترسان لە خوای گەورە دڵت خۆشەکە دڵت مرتاحەکە ئەی زانایانی پێشوو بۆچی دڵیان خۆش بوو بۆچی مرتاح بوون چونکە ئیمانیان بەهێز بوو
هەوڵیانەدا ئیمانەکەی خۆیان بەهێزکەن بەڵام ئێمە نامانەوێت ئیمانی خۆمان بەهێزکەین دەمانەوێت دنیای خۆمان بەهێزکەین ئیمامی مالیک ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ ئیمامی مالیک لەکوێ و من و تۆ لەکوێ کاکە گیان ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت ئەفەرمێ هەر کاتێ ئیمانم زەعیف بووایە حەستم کردایە دڵم ڕق بووە ئیمانم تۆزێک لاواز بووە ئەو ئیمانێکە ئێمە بەردەوام هەر لاوازە مەگەر کەسێکمان خوا ڕەحمی لێ کردبێ هەر کاتێ هەستم بە دڵڕەقی بکردایە و بە ئیمان لاوازی بکردایە ئەڕۆشتم بۆ لای ئیمامی محەممەدی کوڕی منکەدیر دەڕۆشتم هەر سەیرێکم دەکرد لە دوورەوە دەگەڕامەوە تەواو ئیمانەکەم شەح نەبووە ئەوەیە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئەولیاکانی خوا ئەوانن ئەمە تعریفی ئەولیایە یەکێک لە پێناسەکانی چەند نیشانەیەکی تیا یەکێک لەوانە ئەوەیە کە پێغەمبەری خوا دەفەرمووی صلی الله عليه وسلم ئەولیای خوا کاتێک کە دەیبینی خوات بیرەکەوێتەوە ئەوە ئەولیای خوایە سبحان الله بەس تەنها بە سەیرکردنێک ئیمانەکەی شەح نەبوو ئیمانەکەی بەهێزە بوو ئیمامی محەممەدی کوڕی سیرین ڕەحمەتی خوای لێ بێ لە بازاردا دەڕۆشت ئەوە بەربوومی تەقوا و خواناسی و لە خواترسیە لە بازاردا دەڕۆشت هەر کەسێ دەیبینی زیکری خوایە کرد هەر کە چاو بە ئیمامی ئیبن سیرین نەکەوت خوات بیرەکەوتەوە کەسانێکی ئێمەش هەیە کە دەمان بینن پارە و پولمان بیرەکەوێتەوە بەڵام کەسانێک شپانەی ئینسان لەگەڵێدا بنشێ تەقوای زیادەکە ئیمانی زیادەکە ئیمامی ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ هەر کاتێ دڵمان ڕق بوایە ئیمانمان زەعیف بوایە حەسمان کرد شتێک خەلەلێکەیە لە ئێمەدا دەڕۆشتین بۆ لای ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ هەر ئەوەندەی کە دەمان بینی هەر ئەوەندەی کە دانیشتین لە خزمەت یا گوێمان لە قسەکانی دەکرد لە ئامۆژگاریەکانی دەگرت ئیمانمان بەهێزە بوو بە قووەت ئەبوو ئیمانەکەمان شەحن دەبووەوە دڵەکەمان پڕ دەبوو لە ئیمان بەڵام پرسیارەکە لەوەدایە من و تۆی داما بۆ کوێ بڕۆین ئەو دەچوو بە لای محەممەدی کوڕی منکەدیر و ئەوش دەچوو بە لای ئیبن تەیمیە ئەی من و تۆی قڕ بەسەر بۆ کوێ بڕۆین دەی بڕۆ خزمەتی قورئانی پیرۆز محەممەدی کوڕی منکەدیر نەماوە ئیبن تەیمیەش نەماوە کەواتە بڕۆ خزمەتی قورئانی پیرۆز بڕۆ خزمەتی حەدیسەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بڕۆ خزمەتی ژیانی خواناسان و پیاوچاکان لەگەڵیانە بژی ئەو کاتە دەزانی ئەوان چۆن بوون و من و تۆ چۆنین بۆیە ئینسان کاتێکە لە خوا ترسا لە دنیادا دڵخۆشە لە قیامەتیش دڵخۆشە لە دنیادا سەربەرزە لە قیامەت سەربەرزە با ئێمەش بە خۆماندا بچینەوە لە کۆتاییدا دەڵێم ئەم مانگە پیرۆزە فێریمانی کرد لە خوا بترسین دوای مانگی ڕەمەزانش با لە خوا بترسین خۆمان لە حەرام بپارێزین خوای گەورە لە دوای مانگی ڕەمەزان گوناه و تاوانی حەڵاڵ نەکردووە هەتا زیاتر لە خوا بترسین زیاتر قیامەتمان مسۆگەرە و بەهەشت مسۆگەرترە هەتا زیاتریش لە خوا دوور بین زیاتر عەزابی خوا لێمان نزیک یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ڕەبی خوایە آخرمان بەخێر بگێڕی خوایە گیان لە گوناهەکانمان خۆش بی ئەم مانگە بکەیتە کەفارەتی گوناهە زۆرەکانمان خوایە ئیمانە زەعیفەکەمان بەهێزکەی خوایە گیان تەقوامان لاوازە بەهێزیکەی یا ڕەبی خوایە لەو کەسانەمان بگێڕی کە لە مانگە پیرۆزەدا لە گوناه و تاوانەکانمان خۆشە بی یا ربي خوایە لەو کەسانەمان بگێڕە کە دەمان خەیتە باشتەوە لەمان خۆش دەبی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين.